بە ئامانجی پتەوکردنی پەیوەندیەکان و گەیاندنی پەیامی جەژنانە و داواکاری زیاتری پشتیوانی یەکێتی و سوپاسگوزاری هەڵوێستەکانیان پارێزگاری هەولێر و سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و جێگر و قایمقامی هەولێر سەردانی مەڵبەندی سێی هەولێری یەکێتیان کرد و دوای پێشوازیکردنیان لەلایەن دکتۆر ڕێبوار لێپرسراوی مەڵبەندی سێی هەولێر و ئەندەمی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکات لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا وردەکاری سەردان و ناوەڕۆکی کۆبوونەوەکەیان خستە ڕۆ. لێپرسراوی مەڵبەند وێڕای دەربڕینی سوپاسگوزاری بۆ سەردانیکردنیان هاوکات ڕایگەیاند هەولێر هی هەمووانە و دەبێت پارێزگاری لێ بکەین ئاوڕی جددیش لە خەڵکەکەی بدرێتەوە. وتیشی پێویستە ئیداری پارێزگای هەولێر لاپەڕەیەکی تازە لە حکومڕانی شارەکە بکاتەوە و هەمووان بە یەک چاوسەیر کات. ئەمڕۆ بەخۆشحاڵیەوە پێشوازیمان کرد لە بەڕێز جەنابی پارێزگاری هەولێر کاک فرسەت سۆفی کە مەبەستی پیرۆزبایی جەژن سەردانی مەڵبەندی سەی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستانی کرد. ئێمە لەلایەن هەواڵانی مەڵبەندەوە پێشوازیمان لێ کرد، هەروە هەواڵانی جێگری پارێزگار و بەڕێز قایمقامی هەولێر و بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر هاتن سەردانی مەڵبەندیان کرد. ئێمە بەخۆشحاڵیەوە پێشوازیمان لێکردن و ئەو هەنگاوەیوان بە هەنگاوێکی باش دەزانین بۆەوەی کەوا ئیدارەی هەولێر سەردانی لایەنە سیاسەکانی هەولێر دەکاتێن و لە نزیکەوە پیرۆزبایی خۆی ئاراستەی حیزبە کوردستانیەکان دەکات. ئێمەش وەکو مەڵبەندی هەولێر زۆر پێخۆشحاڵ بووین و هاتنیوان بە هەنگاوێکی باش دەزانین بۆەوەی کەوا هاوکاری و تەبایی لە نێوان ئیدارەی هەولێر حکومڕانی هەولێر لەگەر حیزبە کوردستانیەکان ئەوانەی کە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر بەشدارن. ئێمە لەگەر پارێزگای ئێستا هەندێک شتمان تاوتۆ کرد لەسەر ئێمە خۆتان دەزان لیستی دووەمین لە پارێزگاری هەولێر، بەڵام ئێمە لە حکومڕانی هەولێر بەشدار نینە. بە کۆمەڵێک هۆکاری کە ئێستا قسەمان تیا کرد کە هەوڵ بدەین ئەم هۆکارانە بەلاوە بنین و سیستەمێکی تازە لە حکومڕانی شاری هەولێر بێتەکایەوە. ئومێد دەکەین جەنابی پارێزگار کە هاتووە لاپەڕەیەکی تازە بکرێتەوە لە حکومڕانی شاری هەولێر و لە ئیدارەداری شاری هەولێر. ڕەنگە ئەمەش کۆمەڵک پرسیتر پابند بی بەو مەسلەیە کە ئومێد دەکەین لە داهاتوو ئەمانە هەموو تاوتێ بکرێ و قسەی لەسەر بکرێتن. بەنسبەت کۆبنەوەی هۆرد و مەکتەبی سیاسی بڕیارە کۆبنەوە بکرێتن، بەڵام کات و شوێنەکەی ڕەنگە لە ماوەی داهاتوو گفتوگوۆی لەسەر بکرێت کات و شوێنەکەی دیاری بکرێت. لە بەشێکی دیکەی کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا فرسەت سۆفی پارێزگاری هەولێر ڕایگەیاند سەردانیکردنمان بۆ جەژنانە و پتەوکردنی پەیوەندیەکانە بە تایبەتی پشتیوانی یەکێتی بۆ سەرکەوتنی ئیدارەی شارەکە و دەستنیشانکردنی کەم و کوڕیەکان و چارەسەرکردنیان. ئێمە لەگەڵ مەڵبەندی سێی یەکێتی نیشتیمانی کوردستان جەختمان لەوە کردەوە کە ئێمە وەکو ئیدارەی پارێزگای هەولێر بە بێلایەنانە لەسەر ئاستێکی حکومڕانی دەمانەوێت خزمەتکاری هەمووان بین، هەموو دۆست و لایەنگر و ئەندامانی هەموو حزبە سیاسیەکان وەکو هاوڵاتی ئەم شارە ئێمە خزمەتیانەکەین و دەمانەوێت پەیوەندیەکی ئەجگار باش لە نێوانمان هەبێت. ئێمە هەوڵ بدەین گوێبیستی کەم و کوڕیەکان بین، گوێبیستی خاڵە لاوازەکان بین، ئەوان پارێزگا بە پارێزگای خۆیان بزانن و ئێمەش هەموو هاوڵاتیانی پارێزگای هەولێر بە چاوپۆشین لە ئینتیما و لایەنی سیاسی و دینی و حزبی خزمەتیان بکەین، خزمەتکاریان بین. سوپاسی مەڵبەندی سێی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو دۆست و لایەنگرانی یەکێتی دەکەین کە لە ماوەی ڕابردوو هاوکارمان بوونە. لە هەمبەر هاتنە پێشی دۆخی تازە لە حکومڕانی دۆخی دارایی و ئابووری و چۆنیەتی بەڕێوەبردی ئیداری پارێزگای هەولێر پارێزگاری هەولێر سەردانی تەواوی لایەنە سیاسیەکانی سنووری پارێزگاکە دەکا بۆ بەدەستهێنانی پشتیوانی و مانجی زیاتر. لەم ڕۆژەوە سوپاسی هەڵوێستی یەکێتی و هاوکاریکردنیان کرد لە تێپەڕاندنی ئەم دۆخە و کاری بەیەکەوەیی. هەریات کەریم، گەلی کوردستان، هەولێر.